لە سۆران ڕێکارێکی تازە و نوێ بۆ ڕزگارکردنی گەشتیاران لە کاتی خنکان گیراوەتە بەر. چیرۆکێکتان بۆ باسەکەم کە خوێندکارێکی پۆلی 12ەیە نمرەی 98 هێناوە بەڵام کاریفی تەریشی کردووە. سڵاوتان لێبێت. لا وەرزی گەرما و هاویندا هەر کە ناوی بۆری ئیفراز دێت لە هەولێر نیوەی دانیشتوانی ئەو شارە قەدەمی ئەژنۆیان ئەشێ چونکە ئەزانن هەر درزێکی تێبکەوێ ناچارن پەنا بۆ کڕینی ئاوی تانکەر ببن. بۆری ئاوی ئیفراسێکە بە بۆریە دڵناسکەکەی هەولێر ناسراوە هەموو ساڵێک چەند جارێک ئەشێ کار ئێستادا ئاوی سەدابیستی دانیشتوانی پایتەخت دابی نەکات. دوایین جار ئێوارەی دوێنێ بوو کە بەڕێوەبەرەتی ئاوی هەولێر وتی بەهۆی کوشانەوەی لە ناکاوی کارەبا و دروستبوونی پەستان بۆریەکە شکاوە. بەڵام ئەم جارە تیمەکان زوو لێوەخۆ کەوتن و بە 15 کات ژمێر چاچیان کردەوە. ڕابەر حوسێن بەڕێوەبەری ئاوی هەولێر بە 1964 وت ئاو گەیشتۆتە خەزانەکان و تا بەرەبەیان هەموو ئەو ماڕانەی بێ ئاو بوون قەرەبوویان ئەکەنەوە و ئاویان پێ ئەگاتەوە. ئەو چاڵەی بۆ ڕاکێشانی بۆری ئاو پرۆژەیەکی نیشتەجێبوون لە گەڕەکی شەهیدانی ئازادی هەڵکەندرا بوو ئەوە لە پارێزگای سلێمانیا. ئێستا بۆ تەمۆتەکەی شۆفێران و بەخسەی دانیشتوانی گەڕەکەکە چەندین جار سەیارە و خەڵکی تێکەوتووە. ماوەیەک پێش ئێستا دانیشتوانی شەهیدانی ئازادی لەسەر ڕاکێشانی ئەو بۆریە و خەمی کەمبوونەوەی ئاوی گەڕەکەکەیان بێگومان ناڕەزاییان دەربڕی بەڵام نەکەر گوێیان لێ نەگیرا ئێستا ئەو ساڵە بۆتە بەڵای گیانیان و نان و ئاوی لێ حرام کردوون. هاوڵاتیەک ڤیددیۆیەکی ساتی دەرهێنانەوەی ئۆتۆمبیلێکی لە ساڵەکە بۆ 1964 نردووە و دەشڵێت ژیانمان تێک چووە تا ئێستا زیاتر لە 10 جار سەیارە و پایسکل و هەروەها منداڵ لەو چاڵە کەوتون. زیادبوونی حاڵەتەکانی خنکان لە ناو ئاوی چەم و ڕووبارەکان وای لە بەرگری شارستانی دارەی سۆران کرد بۆ ڕزگارکردنی گەشتیاران ئەگەر حاڵەتێکی لە ناکاو هەبێ ڕێگایەکی نوێ بگرنەبەر. ڕێگا جیاوازەکەی بەرگری شارستانی سۆران دانانی چەند کابینەیەکە لەسەر لێواری ڕووباری گەری ئەلیبەگ. هەر کابینەیەک کارمەندێک و کەرەستەی پێویست بۆ ڕزگارکردنی تیادا دانراوە بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی نەخوازراودا فریای گەشتیاران بکەون و لە خنکان ڕزگاریان بکەن. ئەو کارمەندانە زیاتر ڕۆژانی پێنجشەممە و هەینی چونکە ئەو ڕۆژانە قەڵەماڵغا چاودێری ڕووبارەکان ئەکەن و هەردوێنێش 200 گەشتیاریان لە نزیک بوونەوە لە ئاو مەلەکردن لەو ڕووبارە دوورخستۆتەوە. دێینە سەر چیرۆکە سەرنج ڕاکێشەکە بۆ کەسە ژیر و زیرەکەکان هیچ شتێک مەحاڵ نییە ئەوەی خواست و ئامانجی بێت بێگومان پێی ئەگات. ئەو قسەیە بۆ گەنجێکی خەڵکی ڕۆژئاوایی کوردستان ڕاست و دروستە کە نیشتەجێی هەرێمی کوردستان و ئەم ساڵ بە کۆنبرەی 98 بوو بە یەکێک لە دەیەکەمەکانی پۆلی 12 لە هەرێمی کوردستان. ئەو گەنجە محەممەد عەدنانە چیرۆکێکی سەرنج ڕاکێش لە ناو ژیانی ڕۆژانەی و هەروەها ژیانی خوێندنیدا هەبووە. ئەو مامۆستای تایبەتی نەبووە بە ڕۆژ لە ناوچەی پیشەسازی لە ناو ڕۆن و گریس لەگەڵ باوکی کاری کردووە شەوانیش لە بری حەسانەوە خوێندوویەتی زۆر جار بەسەر کتێبەکانیەوە لە کاتی سەحیکردن خەوی لێکەوتووە. محەممەد بەو نمرە بەرزەی هێناویەتی ناوێ بچێتە بەشەکانی پزیشکی کە هەمووان هەوڵی بۆ ئەدەن بەڵکو خەون و خولیای ئەو میکانیکە بۆ ئەوەی ببێتە پشت و پەنا بۆ باوکی چونکە ئەڵێت هەتا ماوم ناتوانم قەردی باوکم بدەمەوە. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.